ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. قال الله سبحانه وتعالى في محكم كتابه: لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. وقال الله سبحانه وتعالى: إنا كفيناك المستهزئين. برابر رزو خۆشەویستەکانم، میوانانی ماڵی خوای گەورە و میهرەبان، خوشکە عزیزەکان، گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چاوی ئێمە، لە دیدی ئێمە، لە شوێنکەوتنی ئێمە بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بریتیە لە خۆشویستنی خوای گەورە و باڵا دەست. خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم: بفەرموو قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. پیان بفەرموو ئەی محەممەد، ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ شوێن من بکەون، اینجا خوا ئێوەی خۆشەوێ. ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. خوش کە کەسێکی خۆشویست لە گوناحەکانی خۆشە بێ، چکە خوای گەورە غەفور ڕەحیمە، لێ خۆشبوو، لێبوردە و میهرەبانە. بۆیە برا خۆشەویستەکانم، خۆشویستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زۆر شت نابێ کە ئەمڕۆ لە ناو موسڵمانانە ئەکرێ، و بە دەربڕینێکیش نابێ، و هەروەها بە لافلێدانیش نابێ، بەڵکو بەچیە بێ؟ بە شوێنکەوتنی سنەتەکەیە بێ صلی الله عليه وسلم. بۆیە حەسەنی بەسریە فەرمێ قەومێک ئەیانوت ئێمە خوامان خۆشەوێ، فابتلاهم الله بهذه الآية قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. خەڵکیەکە بوون ئەیانوت ئێمە خوامان خۆشەوێ، خوای گەورەش بەم ئاەتە تاقیکردنەوە. ئەو کەسانی کە ئاڵن خوامان خۆشەوێ، ئەی محەممەد تۆ پێیان بفەرموو شوێن من بکەون. اینجا چەند ئێمە پێغەمبەرمان خۆش بووە صلی الله عليه وسلم، و چەند بە گەورەی بزانین، ئەوە بریتیە لە خۆشویستنی خوای گەورە و باڵا دەست. زۆر ئاەتمانەیە لە قورئان کە خوای گەورە باسی ئەطیعوا الله و ئەطیعوا الرەسوولەکە، گوێڕایەڵی خوا بکەن و گوێڕایەڵی پێغەمبەرەکەی بکەن. ئاەتمانەیە کە خوای گەورە فەرمێ: ومن يطع الرسول فقد أطاع الله. هەر کەسێک گوێڕایەڵی پێغەمبەر بکە، ئەوە گوێڕایەڵی خوای گەورەی کردووە. کەواتە ئێمە چارمان نییە ناتوانین دینداری بکەین بەبێ بە گەورەزانینی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەبێ خۆشویستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پرسیاریان کرد لە عەلی کوڕی ئەبوو طالب ڕزای خوای لێبێ: كيف كان حبكم لرسول الله صلى الله عليه وسلم؟ چۆن پێغەمبەرتان خۆشەوێ صلی الله عليه وسلم؟ فەرمووی بەڕاستی
أحب إلينا من أموالنا والله پێغەمبەر صلى الله عليه وسلم خۆشەویسترە لە ماڵەکانمان لە سەرۆت و سامانەکانمان ئەو کاتی کە بانگی محەممەد ڕەسوول الله درێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله ئەگەر پێغەمبەرت خۆش بووە صلى الله عليه وسلم لە ماڵ و سەرۆت و سامانەکەت دوکانەکەت بەجێ ئەهێڵی توی بۆ نوێژی جەماعەت ئەوە بریتە لە خۆشویستنی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ماڵ و سەرۆت و سامانەکەت اتقوا الله وأجملوا في الطلب پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لەخوا بترسن کاسبی حەڵاڵ بکەن ئیدعاکردن نییە ئەگەر ئەوت خۆشەوێ کە کاسبی حرامەتە بەردەستێ وازی لەبێن ملوە پارە یعنی کەج مەکە تەواضعت نەبێ بۆ پارە مەبە بە عەبدی پارە چکە لە ناوە چی تەعیسە عەبد الدیناری والدرهەمی لە ناوە چی ئەوەی عەبدی دینار و درهەمە برا خۆشەویستەکان خۆمەوە نییە کەسێ بڵێ وەڵام من پێغەمبەرم خۆشەوێ صلى الله عليه وسلم لە پارەکەم بەڵام کاتێک کە سنت هاتە پێشەوە پارەکەی پێشخا بەسەریە کاسبی حرام پێشخا دنیا پێشخا ئەمانە نییە شتیوە لە ئەرزی واقعە تەطبیقا دەوت پێڵێ والله أحب إلينا من أموالنا علي فرمي رضای خوای لێبێ والله لە ماڵەکانمان زیاتر خۆشمان نەویست و ئەولادینە ولا منداڵەکانمان جا بزانە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەمری پێ کردووی کە مناڵەکە و بەباشی پەروەردەکەی فێری ڕازگۆییکەی فێری درۆی نەکەی فێری قسەی چاچیکەی فێری جنێوی نەکەی فێری نوێژیکەی بەس کە تۆ مناڵەکەت فێری نوێژ نەکرد مناڵەکەت خۆشویستوە زیاتر لە پێغەمبەر صلى الله عليه وسلم زمان حاڵەکە واڵێ خوا بمان پارێزێ منی شوێوەش والله لە ماڵەکانمان و لە منداڵەکانمان زیاتر خۆشمان نەویست و ئابائنا و ئومەهاتینا والله لە دایکمان و لە باوکیشمانمان زیاتر خۆشەویست ئەوە علی ڕەزای خوای لێبێ ئامۆزای پێغەمبەر صلى الله عليه وسلم ئاوا فەرمێ خۆشەویستی ئێمە و سەحابە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم ئاوا بوو بۆی ئینسان ئەبێت تێبگا خۆشویستنی پێغەمبەر و بە گەورەزانینی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئاوا دەرەچێ ئاوا ئەبێ ئیتر ئەمە ئەو هەموو سەحابەی تر سەحابەیەک دێتە لای پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێ متى الساعة قیامەت کەیە کاتی نوێژە بێ پێغەمبەر صلى الله عليه وسلم نوێژەکە ئەم حەدیثە ئەنەسەی جێڕێتەوە ڕەزای خوای لێبێ کە تەواوە بێ فەرمێ أين السائل عن الساعة عن قيام الساعة كيف بو برسياري كدر باري قيامت فرمي من فرمي ما أعددت لها تو داواي أو كي كبزاني كي قيامة دي تشيد بو آمادة كردوا وتي ما أعددت لها كبيرة صلاة ولا صوم ننوجه كي زور نروجوه كي زور آمادة نكردوا الراسية كي بو قيامت إلا أني أحب الله ورسوله بەڵام من خۆ پێغەمبەرەکەیم خۆشەوێ صلى الله عليه وسلم بۆیە پێغەمبەریش فەرمووی صلى الله عليه وسلم المرء مع من أحبه ئینسان کەی خۆش بوێ لەگەڵ ئەوە بێ ئەجا تۆ پێغەمبەرت خۆش بوێ صلى الله عليه وسلم لە ئەرزی واقع ئاوا سنەتەکانی جێبەجێ بکەی ئەوە یعنی چییە؟ یعنی تۆ لەگەڵ پێغەمبەرایت صلى الله عليه وسلم لەگەڵەوە حەشرەکرێی لەگەڵەوە حەشرەکرێی ئەنەزە فەرمێ ئیتر لە دوای ئەوە ما فرح المسلمون بشيء فرحهم بذلك مسلمانان دڵیان بە هیچ خۆش نەبوو لەوە زیاتر کە پێغەمبەر فەرمی صلى الله عليه وسلم کێت خۆش بێ لەگەڵەوە حەشرەکری کێت خۆش بوێ لەگەڵەوە حەشرەکری بۆیە بەڕاستی دیراسەکردنی سیرە و ژیانی پێغەمبەر صلى الله عليه وسلم دیراسەکردنی سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەرکی سەرشانی هەموو مسلمانێکە کە خوای خۆش بووە و بزانە ئەبێ لە یادی نەکەی هەموو کاتێ لە یادی بێ ئەوانەی کە یادیەکەنەوە لە بیریان چوو بەزێمە هەموو کاتێ لە یادمانە لە یادمان نەچوە تا یادیکەینەوە برا خۆشەویستەکانم ئێمە ڕێ بە خۆمان ناین ناوی پێغەمبەر بەرین نەڵێن صلى الله عليه وسلم هەموو کاتێ لە بیرمانە چکە فەرمیەتی البەخیل من ذکرت عنده فلم يصلي عليه
بەخیل و چروک و ڕەزیل ئەو کەسەیە ناوی منی لا ببرێ نەڵێ صلی الله عليه وسلم. ڕێ بە خۆمان ناین ناوی ئەو ببیستین نەڵێن صلی الله عليه وسلم. بۆیە هەموو کاتێ لە بیرمانە ئەو کاتانی کە لە غەیبای کەس ئاگای لێت نییە خوا نەبێ ئاگاد لە گەورەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. زۆر شتی ئەمر پێ کردووی، فەرمانی زۆر شتی پێ کردووی، ئاگاد لێ بێ ئەوە حرامە، ئەوە خراپە، ئەوە تاوانە، ئەوە لەعنەتە. ئەوە خۆشویستنی تۆی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو هەموو نەهیەکە نەهی لێ کردووە. وما ئاتاکم الرەسوول فخذوه، ئەوەی کە محەممەد ئەتان داتێک کە الرەسوولە خوای گەورە فەرمێ فخذوه وەریگرن لێی، چکە ئەمر بە هەرچی بکا واجبە. وما نەهاکم عنه فانتهوا، و هەرچیش نەهی لێ کرد یەکسەر لێی دوورکەونەوە، لێی دوورکەونەوە. ئەوە بریتیە لە شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. بۆیە خوای گەورە فەرمێ ئەو پێغەمبەرە لەقەد جاءکم رسول من أنفسكم، لە نەفسی خۆتان خوای گەورە ئەم پێغەمبەرەی بۆ ناردوون صلی الله عليه وسلم. چەند بەڕەحم بۆ ئێمە، عزیز عليه ما عنتم، زۆر بەلایەوە گەورە بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە ناڕەحەت بین. زۆر بەلایەوە ناڕەحەت بووە، گەورە بووە، پێی گران بووە کە مسلمانان تووشی ناڕەحەتی ببن. هەموو عالەمەڵێ نەفسی نەفسی، هەمووی هەر بۆ خۆیەتی. بەس پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ئومەتی ئومەتی، ئومەتەکەم ئومەتەکەم، و هەتا وەفاتی کردووە ڕێنمونی ئومەتەکەی کردووە. وإنك لتهدي إلى صراط مستقيم، خوای گەورە پێ فەرمێ بەڕاستی تۆ ئەی محەممەد ڕێنمونی خەڵکەکەی بۆ کێ؟ بۆ کوێ؟ بۆ صراط المستقيم. ئەوە پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم. و هەروەها فەرمێ حەریص عەلەیکم، سوورە لەسەر هیدایەتی ئێوە، ئەبێ هیدایەت وەرگرن، و بۆ ئەوە ژاتووە. ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بووە، قورس بووە. إنا سنلقي عليك قولا ثقيلا، خوای گەورە فەرمێ بەڕاستی ئێمە ئەی محەممەد ئەرکێکی قورس و گرانمان ناوە بەسەر شانی تۆ. بۆیە ئەرکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموومان قورستر بووە، چکە لە هەموومان زیاتر پەرۆشی مسلمانان بووە، و دینەکەی گەیانەوە هیچی لێ کەتم نەکردووە، یەک شت نەبووە. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی بکە کەتم بکە، هەر بە سەحابەی فەرمووە، نەبووە شتێ بشارێتەوە، هەمووی وتووە. بۆیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد دینیش تەواو بوو، ئیتر پێویست ناکە کەس شتی بۆ زیاکە، یەک دەنک پێویست ناکە کەس مسقالە زەڕێ شتی بۆ زیاکە، چکە دین تەواو بووە. اليوم أكملت لكم دينكم، خوای گەورە فەرمێ ئەمڕۆ من دینەکەم بۆ تەواو کردن. و شتێکیش کە تەواو بوو ئیتر پێویست ناکە تۆ لە خۆت شتی خەیتە سەر، چکە یا پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیوێتی یا نەیزانیوە. ئەگە بڵێ نەیزانیوە ئەوە کافرە بی، خوا بمان پارێزێت. چۆن ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی نەزانیوە لەوەی کە خوا بۆی ناردوو، چۆن ئەبێ وا بڵێیت؟ یانەوە تا زانیوێتی ئەی بۆ نەیکردووە، دیارە شاردوێتیەوە، ئەویش دیسانەر کوفرە. خوا بمان پارێزێ. کەواتە مەجالی تیانە برا خۆشەویستەکانم، مەجالی تیانە تۆ لەم دینەی خوابەی شت دروستکەی، چکە هەمووی تەواو بووە، هەمووی تەواو بووە. ئیبن مەسعود فەرمێ اتبعوا ولا تبتدعوا فقد كفيتم، شوێن کەوتە بن، ئەو هەموو سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەن، شت دامەهێنن، بەستانە ونتان بەستە کە هاتووە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. عليكم بالأمر العتيق، دەست بگرن بە دینە کۆنەکەوە. بەزەم ڕوای لاتووە ئەگەر دەستگری بە دینە کۆنەکەوە ئەڵێنەوە دینی تازەیە ناوە. سبحان الله، شتەکان عکس بوونەتەوە. داوەش نیشانی قیامەتە، خوا بمان پارێزێ. تطبیقاتی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر شوێن غەریب بووە، ناڕەحەت بووە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژێک دێ ئەو کەسەی کە دەزەگرێ بە سنەتی منەوە و کەسە وایە کە پشکۆی لە دەسابێ، ناڕەحەتە، قورسە. تۆ پشکۆیەکی ئاگر بخەیتە ناو دەستەوە، ناو دەستە ئەومیە سووتێ، بە سەبر گرێ ئەو فیتنەیە کوژێتەوە، چکە پشکۆکە کە خستە ناو دەستەوە ئۆکسجینی بۆ ناچێ، کوژێتەوە ئەگەر چی دەستیشتە سووتێ. و ئەم ڕوای لاتۆ برا خۆشەویستەکانم. سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم غەریب بووە،
إن الإسلام بدأ غريبا وسيعود غريبا كما بدأ فطوبى للغرباء لحديثك الصحيح إمام مسلم. إسلام روجك هات غريب بو وغريبي شبه خوش بختي بو كسانيك غريبا بويا إيما بهمومانا وبرا خوشويستكانم هر أركي سرشاني ما مستعيان نية تاكو كوملغة هر همومان پێویستمان بە زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و پێویستمان بە جێبەجێکردنی سنەتەکانی هەیە و پێویستمان بەوەیە کە هەموو کاتێ لە یادمان بێ نەک لە یەک مانگ و لە یەک ڕۆژە و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو دووشەمە و پێنجشەمەیە بە ڕۆژوو بوو وەکو سنەت نەک وەکو واجب و لە پێش نوێژ و لە دوای نوێژەکان سنەتی کردووە و ذکری خوای کردووە و ئەخلاق و ڕەوشتی بەرز و پەسەندی هەبووە هەتا بە ئەندازەیەک ڕەوشتی وەکو قورئان وابووە ئێمەش ئەگەر وامان کرد ئەوە شوێنکەوتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم بەڕاستی ئەگەر وامان نەکرد گومڕاترین قەومێک ئەو کەسانن کە لە دینی خوا بیدعەدایەن گومڕاترین قەومێک ئەوانن کە لە دینی خوا شتێک دائەهێنن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکردو چکە هەمیشە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناو تارەکان یای فەرموو و ئیاکم و محدثات الأمور ئامان دەسم دامێنتان ئاگادار بن شت دانێنن لە دینە بۆ فإن كل محدثة بدعة شتێکت داهێنا زیادە ڕۆییە وكل بدعة ضلالة وهمو بدعەیەکیش گومڕاییە گومڕاییە زان چییە کەسێ بڕوا بۆ شوێنی ڕێکەی ونکە نەچێتۆ سەر شوێنە ئەسڵەکە و پێوترێ ضلالەت فەرمێتی هەموو بدعەیەک ضلالەتە ابن عمر فەرمێ بدعەی حەسەنە نییە كل بدعة ضلالة وإن رآها الناس حسنة ئیتر مێشکمان کوونەکەنم چەند ڕۆژە بە بدعەی حەسەنە ابن عمر ڕەزای خوای لێ بێ فەرمێ هەموو بدعەیە لادانە لە ڕێ ڕاستەکە با خەڵکیش بەس چاک سەیری بکەن برا خۆشەویستەکانم بۆیە بدعەی حەسەنە نییە ئەوەی کە حەسەنە و چاکە هەمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی باس کردوین ئەوەشی کە خراپ بێ هەمووی لێ ئاگادار کردوین تر لە دینی خوا پێویست ناکە ئەلەو دنیا بڕۆ حەچیشتی چاکە دایبێن کەس لۆمەت ناکە بەس لە دینە لۆمە کراوە ئەوە خوا ئەوەش پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم داواکەم لە خوای گەورە بەناوە پیرۆزەکانی و بە سیفاتە بەرزەکانی یارمەتیمان بدا شوێنکەوتی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم بە حەق و جێبەجێکردنی سنەتەکەی لە ئێمەیان ڕەنگ باتەوە و دوورکەوینەوە لە هەموو بدعە و ضلالەتێ والحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خواهي قرأ القرآن فرمي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما خواهي قرأ فرمي بالراستي خواهي قرأ ملائكته كان درود الصلوات دن سر بيغمبر إيوجي كسانك إيمان تانينا ودرود الصلوات لسربا إيوجي كسانك إيمان تانينا ودرود الصلوات لسربا اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد خواهي قرأ القرآن فرمي إنا كفيناك المستهزئين أي محمد خمد نبي أو كسانيك قال تبو بتوكا يما ينبز به وتو باريزين لها مكسك قالتت بيبكا إلا بهلاك أبي جابوه اللي رولوه أبيستين لخلقي دور برمان لخلقي الدنيا لبلاو كراوكان لو شتانيك أيان بينين لويك أيان بيستين لويك أيان خوانينوا قالت كردن ببيغمبر صلى الله عليه وسلم بلام والله خواهي قوره همويا لدنيا لناوبة خمتان نبي إنا كفيناك المستهزئين والله خلق هبوك پیغمبری صلى الله عليه وسلم وكو كاريكاتير وكو شتيك سوكايتي وقالت بيكردن كردوه بو خلق ما وي خلق بيكنيوه بلام والله لشوينيكي وا خواهي قوره الرسواي كردوه وخواهي قوره لناوي بردوه أمام العالم ببرچاوی هەموو دنیاوە و تووشی دەردی وای کردووە کە لەو پێش نەبووە بۆیە
پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم پیاوێکی ئەوەندە گەورەیە زۆر لەوە گەورەترە خوا نەخواسە ئێمە سوحبەتی لەگەڵا بکەین. سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو عەمری کوڕی عاص ڕزای خوای لێبێ فەرمێ واللهی قەت چاوم تێر نەبووە لە بینینی پێغەمبەر صلی الله عليه وسلم، قەت چاوم تێر نەبووە، ئەوە نەم خۆشویستووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چێ بۆ لای ئەبوو بەکر ڕزای خوای لێبێ پێ فەرمێ ئوذینە لی بالهیجرە، ئیزنم پێدراوە کە هیجرەت بکەم بۆ مەدینە. ئەبوو بەکر ڕزای خوای لێبێ فەرمێ الصحبة يا رسول الله صلى الله عليه وسلم، تو إلى قلب مي پیغمبری خوا صلى الله عليه وسلم اوجه فرمي بالله. ابو بكر رضای خوای لێبێ دەسەکا بەگریان لە خۆشیە کە لەناو ئەو هەموو عالەمەیە پێغەمبەر صلى الله عليه وسلم ابو بەکری هەڵبژاردووە کە لەگەڵیە سەفەر بکە و بچێ بۆ هیجرەت. عایشە ڕزای خوای لێبێ فەرمێ واللهی هەتا ئەو ڕۆژە نەمبیست بوو کەسێ لە خۆشیە بگری یان خۆشی وا لە ئینسان بکا بگری هەتا باوکم من بینی ئەبوو بەکر ڕزای خوای لێبێ. برا خۆشەویستەکانم، غەیری مسلمانانیش ئەو کاتە شایەتیان داوە کە مسلمانان چەند پێغەمبەریان خۆشویستووە صلی الله عليه وسلم. وەکو ئەو سەحابەیە زەیدی کوڕی ئەدیثنە کاتێکە ڕێی پێگرن ئەبوو سوفیان و جەماعەتی ئەبوو سوفیان ڕزای خوا لێ پێشەوەی کە مسلمان بێ و پێشەوەی ئەم سەحابەیە شەهید بکەن، پێڵن حەستە کرد ئێستا محەممەد صلی الله عليه وسلم لێرە بوایە و بمان کوشتایە تۆش لە ماڵی خۆتا ئیسراحەت دانیشتیتایە، وتینە واللهی حەزم نەئەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم دڕکێکیش بچێ بەژێر پێیە چ جایەوەی کە لە جیاتی من بیکوژن. ئەبوو سوفیان ئەڵێ کەسم نەبینیوە هاوشێوەی ئەمانە کە هاوڵانی محەممەدن صلی الله عليه وسلم و ڕزای خۆیان لێبێ ئەوە نە پێغەمبەرەکەیان خۆش بوێ صلی الله عليه وسلم. بۆیە گاڵتەکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی گاڵتە نییە بەڕاستی، زۆر گەورەیە ئیلا خوا لە ناویە بە. بەخوای گەورە فەرمێ ئینە شانیئەکە هو الأبتر، بەڕاستی محەممەد شانیئی تۆ دوژمنەکانی تۆ ئەوانی گاڵتەت پێەکەن ئەوانە ئەبتەرن، ئەوانە وەجاخ کوێرن، ئەوانە قوڕکراوە بە سەریانە، ئەوانە ڕسوان لە دنیا و لە قیامەت، خەمی لێ مەخۆ. بۆیە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم گەورەیەکەی بەڕاستی بە وتار و دووتار تەواو نابێ، و لە هەموو وتارێک و لە هەموو ئاەتێک و لە هەموو حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە گەورەی ئەومان بۆ دەرەکەوێ. برا خۆشەویستەکانم، لە ڕەوشتمان ئەبێ لە هەموو کەس ڕەوشتمان جوانتر بێ، چونکە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم وای فێر کردووی. شتێکیان بۆ باس کردم وتیان مەسەلەن ئێستا هەندێک کەسێ هەم بۆ نمونە هەندێک سیفەت و ئاکار و خوڕەوشتی تایبەت بەخۆیەکە، وتیان وەڵا ئەوە ئێستا بۆ نمونە مسلمانێ بووە ڕیشی بووایە ئاوە و ئاوایان لێ کرد. وتم براکەم ئاخر خەڵک وا لە کەسێک تێگەیشتووە کە ڕیشی هەیە، کەسێکی بەڕەوشت و بە ئەدەب و بە ئەخلاقە، دیارە مەش ئەوە ناگەیەنێ کە ئەوەی وانە بوو یعنی خوا نەخواسە نە باسیەوە ناکەین. ئەم شتە لە زیهنی ئێوە نزیکەمەوە خەڵک وا تێگەیشتووە لە مسلمان کە مسلمان یعنی خەڵکێکی غەیری ئیسلام کە ڕەوشتی جوان و پەسەندە، ئەگەر مسلمان شتێک بکە زۆری لەسەر قورسەکەن، چکەڵم بەحساب تۆ مسلمانی لە دینەکەی تۆوە هەموو ڕەوشتێکی جوان و پەسەند هاتووە، و ئەمە بچوو کەرەوە بۆ ناو کۆمەڵگەی ئێمە. بۆیە برا خۆشەویستەکانم، ئێمە کە ئەهلی مزگەوتین، ئێمە کە ئەهلی جەماعەتین، ئێمە کە ئەهلی ئیسلامین، ئەبێ ڕەوشمان لە هەموو کەسە جوانتر بێ، ڕێنەیراوە ڕەوشتمان خراپ بێ، ڕێنەیراوە بێ ڕەوشت بین، زمانمان قسەی خراپ بکات، چاومان نەزەری حرام بکات، گوێمان شتی خراپ ببیستێ، لەسەر کار و فەرمان و کردەوەی خۆمان فەرمانگەکانی خۆمان بین چی بکەین خیانەت بکەین، ڕێمان پێ نەیراوە. بۆ لەبەری تۆ خۆت بە مسلمان نەزانی. مسلمانیش بەچی دێتە ناو ئیسلام؟ أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. بۆ بێ مسلمان لە هەموو کەسێ ڕەوشتی جوانتر بێ، بۆ لەبەری ڕەوشتی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەرگرتووە. بۆیە لە هەموو ئاەت و فەرمودەکان ئێمە خۆشویستنی پێغەمبەرمان بۆ دەرەکەوێ صلی الله عليه وسلم، و والله خۆشویستنی ئەو بە چییە بێ؟ بە شوێنکەوتنیە بێ. قل إن كنتم تحبون الله فاتبعوني. کێ خوای خۆشەوێ؟ ئەی محەممەد پێیان بفەرموو با منی خۆش بوێ، با شوێن من بکەوێ. بۆیە شوێنکەوتنی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە جێبەجێکردنی سنەتەکانی بێ،
نەک بەداهێنانی بیدعە و زیادەڕۆیی و ئەمەش بفرۆشیتەوە بە مسلمان ئەگەر بیدعە و زیادەڕۆیی نەکا بڵێ ها ئەوە پێغەمبەری خۆش ناوێ صلی الله عليه وسلم نەوەڵڵا تۆ خۆشت ناوێ نەوەڵڵا تۆ لەخوا ناترسی ئەگەر لەخوا بترسایتایە ئەو هەموو مەحظوورە هەیە بۆی کە کەسێ بیدعە بکە کە کەسێ زیادەڕۆیی لە دینا بکە وەڵڵا ئەگەر لەخوا بترسایتایە تۆ وات نەکرد بەڵامی تر بەداخەوە ئەم ڕۆژتەکان پێچەوانە بوونەتەوە سەبری لەسەرە گرین وەکو پشکۆکی کە لە دەستمانایە دەستمانە سووتێ بەڵام دوجار پشکۆکە کوژێتەوە و ئەجرمان لای خوا نافەوتێ ئینشاءالله خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت و بۆ خاتری سیفاتە بەرزەکانی خۆت بمان کە بە شوێنکەوتێ و پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لە بیدعە و زیادەڕۆیی بمان پارێزی لە ئیسلامە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت خوایە هیدایەتی گەنجەکانمان بدەیت پیرەکانمان عاقبەت خێرکەی شیفای نەخۆشەکانمان بدەیت خوایە بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان کردوین خوایە ئەوەی کە کێشە مەشاکیلی هەیە بۆی حەل بکەی خوایە ئەوەی کە هەژارە دەوڵەمەندی کە بەڕستی حەڵاڵ ئەوەی کە قەرزارە قەرزەکەی بۆ بدەیتەوە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت بارانی ڕەحمەتت و ڕەحمەتت هەر بەردەوام بێ چی چاکەوە بۆ ئەم میلەت و خاک و ئەوەی بکە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت هەر کەسێ خێر و بێر و چاکی ئەم میلەتەیەوە و ئەم خاکەیەوێ خوایە دەستگری بە باڵیەوە یارمەتی بیت و هیدایەتی بیت و ئەوەشی کە ئەوێ میلەتە بکا بە قوڕە و تووشی قوربەسەری و بەد ئەخلاقی بکە خوایە لە ناوی بەری ئەو چاڵی هەڵیەکەنێ خۆی تێفڕێی آمين آمين يا رب العالمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون